سڵاو بینەران بە تایبەت خوێندکارانی بەڕێز بە بەرنامەیەکی تر لە گزینگ میوانی ماڵەکانتانین. لێرەدا راپۆرتێک بڵاو دەکەینەوە سەبارەت بە خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی و لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمان دەگەڕێینە وڵاتان بۆ درێژەدان بە قسە و باس لەسەر ئەم پرسە. ڕۆژی 16 سەرماوەزی ساڵی 1332 هەتاوی و نزیک بە 4 مانگ دوای کودتای 28 گەلاوێژ کە ببووە هۆی ڕووخانی حکوومەتی موسەدق بە ناڕەزایەتی بە سەفەری ڕەسمی ریچارد نیکسۆن جێگری سەرۆککۆماری ئەو کاتی ئەمریکا کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی بەرفراوان لە زانستگای تاران بەڕێوەچوو. خوێندکاران دەیانویست بە شێوەی ئارام ناڕەزایەتی خۆیان بە بوونی نیکسۆن دەرببڕن، بەڵام هێزە سەربازی و ئەمنیەتیەکانی ئەو کاتی ئێران بڕیاریاندا بوو بەر بە هەر چەشنە ناڕەزایەتێکی خوێندکاران بگرن. ناڕەزایەتیەکان دەستی پێکرد و خوێندکاران بە دروشم گوتنەوە دژی سەفەری نیکسۆن بوون بۆ ئێران، لەبەر ئەوەی ئەمریکا و دەسەڵاتدارانی ئەو وڵاتەیان بە پشتیوانی کودتای 28 گەلاوێژ دەزانی. ناڕەزایەتی خوێندکاران لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیمی پاشایەتیەوە سەرکوت کرا و بەهۆی سەرکوتی ناڕەزایەتیەکانی زانستگاوە 3 خوێندکار بەناوەکانی ئەحمەد قەنچی، مهدی شەریعەت ڕەزەوی و مستەفا بزۆرگنیا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکان گیانیان بەخت کرد و چەند خوێندکاری دیکەش بریندار بوون. مەرگی ئەو 3 خوێندکارەی زانستگای تاران لەو ڕۆژەدا وای کرد کە لەو ساڵە بەدواوە 16 سەرماوەز لە ڕۆژمێری ناحکومی ئێراندا وەک ڕۆژی خوێندکار ناسراوە و دوای زیاتر لە 6 دەیە ئەم ڕۆژە بووە بە ڕەمزی وەستانەوەی خوێندکاران دژ بە دەسەڵات. خوێندکارانی بزوتنەوەی خوێندکاری لە چەندەیەی ڕابردوودا وەک بەهێزترین دینامۆ ناسراون بۆ وەستانەوە دژ بە دۆخی هەبوو و چەقبەستوو. ڕوبەڕووبوونەوەی خوێندکاران و دەسەڵاتەکان لە چەندەیەی ڕابردوودا لە زۆربەی وڵاتان بوونی بووە و لە ئێرانش بە حکمی زاتی دەسەڵاتەکانەوە کە دەسەڵاتی دیکتاتۆر و سەرکوتگەر بووە بوونی هەیە و بووە. خوێندکاران گەورەترین هێز بوون بۆ ڕووخانی ڕەژیمی پاشایەتی و ئەوان لەسەر جەم ڕێگا و میکانیزمەکانی شۆڕش کەڵکیان وەرگرت بۆ ڕووخانی دەسەڵاتی پاشایەتی. دوای ڕووخانی ڕەژیمی پاشایەتی و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش ڕەژیمی تازە بە دەسەڵات گەیشت و زۆر زوو لە توانا و پتانسیێڵەکانی ئەم هێزە ئاگادار بوو، بۆیە سەرەتا دەستیدایە تەسفیەکردنی زانکۆکان و پرۆژەی شۆڕشی کللتوریان جێبەجێ کرد. جێبەجێکردنی شۆڕشی کللتوری لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە لە ڕاستیدا هەوڵدان بوو بۆ کوشتن و لە ناوبردنی هێز و توانای زانکۆ و بزوتنەوەی خوێندکاری. جگە لە داسەپاندنی پرۆژەی شۆڕشی کللتوری لە زیاتر لە 3 دەی ڕابردوودا حکوومەتی ئیسلامی بە دامەزراندنی بەسیژی دانیشتوویی، حراسەتی دانشگا، دانانی فیلتری وەک گوزینش و کۆمەڵێک میکانیزمی تر هەوڵی ئەوە بووە بەر بە هەر چەشنە چەکەرەسەندن و پەرەسەندنی بیر و بۆچوونی جیاواز بگرێت لە ناو زانستگاکان و سەرنجام لە سەرجەم کۆمەلگادا. هەروەها هەوڵی داوە ماهیەت و چیەتی زانکۆ و بزوتنەوەی خوێندکاری بگۆڕێت بۆ ماهیەتێکی دەستەمە و بێدەنگ کە توانای وەستانەوەی دژ بە دۆخی هەبووی نەبێ، یان بە پێچەوانەوە دۆخی هەبوو بە شتێکی گونجاو و ئیلاهی و نەگۆڕ دەزانێت. بەڵام بزوتنەوەی خوێندکاری لە ئێران بە هەموو تەنگ و چەڵەمەکانەوە هەوڵی داوە ماهیەت و شوناسی خۆی بپارێزێت، بوونی خۆی بپارێزێت و سەرڕای هەموو تەنگ و چەڵەمەکان، سەرڕای هەموو هەوڵەکانی ڕەژیم بۆ دروستکردنی ڕێکخراوی هاوتەریبی حکوومەتی بۆ خوێندکاران، بۆ چاودێریکردنی بەردەوامی خوێندکاران و تەنانەت سەرڕای هەوڵدانی دەسەڵات بۆ شێواندنی ڕەمزەکانی ئەم بزوتنەوەیە. بەڵام ئەم بزوتنەوەیە درێژە بە بوونی خۆی دەدات و شوناسی خۆی دەپارێزێت و وەفادارە بە ڕەمز و دروشمەکانی خۆی و لە هەر دەرفەتێکدا کە دەستی دابێت ماهیەتی دژە دەسەڵات بوونی خۆی دەخاتە ڕوو، وەک چۆن لە چەند حرەکەتێکی چەند ساڵەدا تواناکانی خۆی خستوەتە ڕوو و خۆی نیشانداوە. بزوتنەوەی خوێندکاری لە کوردستان بە شێوەیەکی ڕادیکاڵتر لە بەشەکانی دیکەی ئێران دەرکەوتووە. بزوتنەوەی 1346 شەریفزادە و مەلا ئاوارە بزوتنەوەیەک بوو کە لە ناو زانستگاوە سەری هەڵدا و بە شێوەیەکی چەکدارانە دژ بە دەسەڵاتی پاشایەتی وەستایەوە بۆ وەرگرتنی مافی خۆی وەک نەتەوەیەک. هەروەها هەر لەم دەیەدا و بە جیاوازی 1-2 ساڵ بزوتنەوەیەکی چەپ و ڕادیکاڵی کوردی لە جەنگەی زانستگاکانی ئێران سەریان هەڵدا کە ئەویش کۆمەڵە بوو. کۆمەڵە وەک حیزبێکی چەپ کە لە ناو زانکۆکانەوە یەکەم گەراکانی دروستبوونی بنیادنرا، خۆی بە پشتیوانی هەمیشەیی زانستگا و خوێندکاران دەزانێت. لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش سەرەڕای هەموو لەمپەرەکان پەیوەندی نێوان زانستگا و خوێندکاران و بزوتنەوەی مافوازانەی کوردستان نەپچراوە و بە پێچەوانەوە پەیوەندیەکی دیالکتیکی لە خوێندکارانی کوردی زانکۆکان و بزوتنەوەی مافوازانەی کورد بوونی بووە و هەیە.
خوێندکارانی کورد لا چەند ساڵی ڕابردوودا سەرڕای هەموو کێشەکان ویستویانە خۆیان وەک توێژێکی جیاواز و سربەخۆ لا خوێندکارانی تر نیشان بدەن و خواستی خۆیان بخەنە ڕوو. ئەوان خوازیاری ئەوەن لە کەمترین ئیمکاناتەکان کەڵگوەربگرن بۆ خستنە ڕووی خواستەکانی خۆیان. پشتیوانیکردن لا بزوتنەوەی خوێندکاری و بەهێزکردنی ئەم بزوتنەوەیە بەهێزکردنی تواناکانی دیموکراسی خوازی و گۆڕانی دەسەڵاتە و پێویستە لەسەرجەم میکانیزمەکان کەڵگوەربگیردرێت بۆ بەهێزکردنی تواناکانی گۆڕان. هەروەک پێشتر بە ئاگاداریتان مانگەیاند ئەم بەرنامەمان تەرخان کردبوو بۆ باسێک سەبارەت بە خەسارناسی بزوتنەوەی خوێندکاری کوردی، قسەکردن لەسەر پرسیار گەلێک لەم چەشنە کە ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یان نە، پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردی بە شێوازێکە. لەم ئاراستەیەشدا داوامان لە کاک ئاریا حسێنی چالاکی پێشووی خوێندکاری کردووە و لەم بابەتە چەند پرسیارێکی ئاراستە دەکەین. کاک ئاریا، ئایا بزوتنەوەی خوێندکاری کوردیمان هەیە یان ئەو چالاکیە لەم جموجوڵە کوردیەدا هەیە پێ ئەڵێن بزوتنەوەی خوێندکاری کوردی یان نە؟ بەڕوای من ئەو جموجوڵیانەی کە خوێندکارە کوردەکان دەیکەن لە بعض مەقطع زەمانیە دەتوانین ناوی بزوتنەوەی لێ بنی، بەڵام ئێمە دەبێت ئەوە لەبەر چاوکەن کە مثلا ئێستا بەداخۆ بەبوونێ و گوشارە و فشارەی کە کۆماری ئیسلامی لەسەر هەموو لایەنە مەدەنیەکان یا هەموو بزوتنەوەکان یا هەموو ڕێکخاوەکان هەیەتی، ئێستا بزوتنەوەی خوێندکاری کوردی وەکو باقی چالاکیەکان چۆتە ناو ڕکودێک و ناو سکوونێک و بەتایبەت دوای ئەو بزوتنەوەی سەڵ لێرانە کە سەرکوت کرا و ئەو فەزای سیاسی ئێران بە تەواوی بەسرا، ئێستا بەهۆی ئەوە بزوتنەوەی خوێندکاری کوردیش چوەتە ناو ئەو حاڵەتی سکوونەوە لێ بەڕوای من ئەمەوەکو بڵێن ئاتەشەدی خاکستەر کە فارساڵێن، ئەمە ئاگرێک هەر تیمی هەیەوە ماتە و کاتێک و زمانێکە کە خۆی نیشان بدات. بە بڕوای من بزوتنەوەی خوێندکاری کوردی بوونی بووە و بوونی هەیە و لایەندەی شار دووبارە جموجوڵەکان خۆی و چالاکیەکان خۆی نیشان ئەدات. وەکو دووهەمین پرسیار، پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری ئێرانی و کوردی بە چ شێوازێکە؟ بە بڕوای من پەیوەندی نێوان بزوتنەوەی خوێندکاری کوردی و ئەو بزوتنەوە خوێندکاریە سەراسیێرەیە یا بزوتنەوەی خوێندکاری ئێرانی بە بڕوای من دەقیقاً ئەو پەیوەندیەتە لە بین بزوتنەوەی ڕووداوی خوازی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و بزوتنەوەی بڵێن دموکراسی خواز یا بزوتنەوەی ئازادی خوازێکە لە ئێرانە هەیە. تقریباً دەتوانین بڵێن کە ئەو جۆرە پەیوەندیەکە لە بین ئەحزاب و لایەنە کوردستانیەکانە لەگەڵ ئەحزاب و لایەنە ئێرانیەکانە هەیە، هەر ئەو نەوە پەیوەندیشە هەیە لە بین بزوتنەوەی خوێندکاری کوردی و بزوتنەوەی ئێرانیدا. بۆ نمونە من مثالێک عەرز دەکەم، بزوتنەوەی ئێرانی داوای دیموکراسی و داوای ئەوە کاکە بتوانە حکوومەتێکی بڵێن بە بنەمای دیموکراسی و ئازادی پێک بێنێ و سکولار بێت. بزوتنەوەی خوێندکاریش ببورن بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیش لە کەنارەوە کە داوای دیموکراسی بۆ ئێرانەکە خۆ مافە نەتەوایەتیەکانی خۆی و ئەو مافانە کە وەکو نەتەوەیەکی بندەسەیەتی داوای دەکات. دیارە بزوتنەوەی خوێندکاری کوردیش هەر ئەو داواکاریانە هەیە، بەڵام خۆ لە ئاسێکی خوێندکاریە. بۆ نمونە بزوتنەوەی خوێندکاری ئێرانی گفتمانی خۆی یا ئەو شتێکە بە دوایەتی دموکراسی خوازیە، بەڵام بزوتنەوەی خوێندکاری کوردی جگەلەوەی کە دموکراسی دەوێت ئەوەی دەوێت کە مافی کەمایەتیەکان لە ئێرانە مافی ئەقەلیەتەکان پارێزراو بێت. یعنی ئەمە ئەو جیاوازیەکە نیشانەدا و هەم پەیوەندیەکە نیشانەدا کە لە کەنارەوە کە بزوتنەوەی خوێندکاری کوردی وەکو بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵاتە داوای دموکراسی بۆ تەواوی ئێران دەکات، بەڵام
سویە خاستی تری هەیە و ڕوانگەیەکی تریشی هەیە بۆ دموکراسی لە لای بزوتنەوەی خوێندکاری کوردی لە لای بزوتنەوەی ڕووداری خوازگەری کورد تەنیا دیکتاتۆری ئەکسەریەت نییە بەڵکو دموکراسی ئەو مانایە هەیە لای ئێمە کە یەکەم شەرتی ئەوەیە کە مافی کەمینەکان پارێزراو بێت چونکە هەروەکە دەزانین کورد لە هەر سوورەدا لە ئێرانە لە ئایندا هەر کەمینە دەبێت پس ئەو دموکراسی بۆ یعنی ئەو تاریفە ئەو پێناسەیە کە دموکراسی بزوتنەوەی خوێندکاری کورد ئەیکا ئەوەیە کە بتوانێت کە ئەو لەو دموکراسیە مافی کەمینەکان پارێزراو بێ وەکو مافی زمانی دایکی و باقی مافەکان وە ئەمە پەیوەندیەکە کە دەتوانێت لە بین بزوتنەوەی خوێندکاری کوردی و بزوتنەوەی خوێندکاری ئێرانیا بێت دیارە خۆ شتی هاوبەشیان ئەوڵ یەکەمی ئەوەتە دموکراسی خوازن دژ بە هەموو ئەو بڵێن دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە باتەوەجە بۆ لەناو ئێرانە فعالیتەکەن شاید نەتوانن مستەقیم بڵێن بەڵام بەرحاڵ دژ بە دیکتاتۆری دژ بە استبداد طرفداری قانونن بەڵام خۆ تاکی بزوتنەوەی خوێندکاری کوردی وەیە دەکە ئەو مافە کەمینەکان و مافی ئەقەلیتەکان پارێزراوە بێت بەڵێ کاک ئاریا ڕاو بۆچوونەوە سەبارەت بە چالاکی خوێندکارانی کورد چییە؟ بۆڵان پرسیارتانەکایە بزوتنەوەی خوێندکاری کەناڵیزە بووە یا کەناڵیزە کراوە یا هەوڵێکی زۆر دراوە بۆ لە بزوتنەوەی خوێندکاری کورداکە وەکو تەشەکولێک وەکو ڕێکخراوەیەک بتوانن کۆبن و کارکەن من بۆ نمونە شتێکی خۆم لە ناویە چالاکم یەکێتی دموکراتیکی خوێندکارانی کورد و کە هەوڵێک و چالاکی زۆری بۆ دراوە تا ڕادەیەکیش گەیشت بە فرێ لە ئامانجەکانی ئەوەی کە توانرا زۆربەی ئەنجومەنە خوێندکاریە کوردیەکان زۆربەی گۆڤارە دانیشتوویە کوردیەکان هەمویان کۆکاتە دەوریەک و چەندین بەرنامە و پرۆگرامی هاوبەش بەڕێوە ببات بەڵام خۆ دیارە ئێمە دەزانین کۆماری ئیسلامی دژ بە هەر نەو کارێکی گروهی و دژ بە هەر نەو کارێکی ڕێکخراوەیە و بە شەریکترین شێوە بەرەنگاریە بێتەوە کۆماری ئیسلامی هەمیشەوە سیاسەتی بووە کە نەیەڵێت کە ئەو جم و جوڵانە ئەو چالاکیانە چ لە ناو خوێندکارەکانە چ لە ناو باقی چینەکانە کرێکارەکان ژنەکان نێڵت ئەمانە وەکو ڕێکخراوەیە کۆبنەوە یا ئۆرگانێکیان بێ یا سازمانێک تەشکیل بدەن بە بۆنەی ئەوە بزوتنەوەی خوێندکاری کوردی خوب بە تەواو ئەو تێکۆشانەوە کە کردوێتی بۆی بتوانێت کە خۆی وەکو ڕێکخراوەیەکی منسەجم و وەکو ئۆرگانێک خۆی ڕێک بخات بەڵام خو بە بۆنەی ئەوانە نەیتوانیوە ئەو شتەی کە خوێندکارە کوردەکان واخەن بە دوایە بوون بگێ بەو شتە کە ڕێکخراوەیەکی بێ کە هەموو ساڵ بتوانێت چالاکیەکانی بەردەوام بکە و ئەمە بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ ئەو سرشتەی کە خوێندکارێکی خۆ خوێندکارەکان 4 ساڵ 6 ساڵ بڵێن ئەمێنەوە لە زانکۆ و دوایی دەڕۆن و چینێکی تازە دێت و هەمیشە ئەم شتە دووارە دووپاتە بێت و کە شتەکان سەر لە نوێ دروست بکرێتەوە لەسەر خەسارناسی زوتنەوەی خوێندکاری کوردی بەڕای من چەندانە کێشەی چکۆلەی یا بڵێن چەندە کێشەی هەیە چەندانە یەکەم ئەوەیە کە زۆر چاوی لە بزوتنەوەی سەراسەریە تا حدێک یعنی نەیتوانیوە بە مانای واقعی کەلمە ئەو هوریەتە مستەقل خۆیە نیشان بدات دیارە مەسەڵەن دەڵێن ئەویش دەگەڕێتەوە بەشێکی بۆ دەگەڕێتەوە بۆ کەمکاری یا کەم و کۆڕی چالاکی خوێندکارە کوردەکان بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی لە کۆماری ئیسلامی ئیجازە نادەکات خوێندکارە کوردەکان بتوانین بە سوورەتێکی مستەقل و بە سوورەتێکی سەربەخۆ چالاکیەکی مەسەڵەن بڵێن دانشگا تارانە یا لە باقی زانکۆکانە بیان بێت ئەمە بەشێک لە خەسارنان بەشێک تریشی بە بڕوای من بزوتنەوەی خوێندکاری کوردی یەکێ لەو شتانەی کە دەتوانێت زۆر هەم پێگەیەکی پێ بدا هەم دەتوانێت وەکو جەمسەرێک بێت لە ناو کۆمەڵگای کوردیە ئەوەیە کە بتوانێت بەدیرێکی ڕەخنەگرانەوە تەماشای
ئەحزاب و لایەنەکانی ڕۆژهەڵات بکات یعنی دواکەوتووی ئەوان نەوێ بەڵکو حتا پێشکەوتووی ئەوان بتوانێت ڕخنەیەکی مثبت نە ئەوەی کە بڵێن گەرەی بێت ئەوان بشتێنە خۆ هەرکارێکیان کاویژەی خۆیانیان هەیە بەڵام گفتمانی جنبشی دانیشتووی دەتوانێت خۆی گفتمانێکی مستەقلی بێت جیا لە ئەحزابی کوردستانی بهاتەوە جێبەوەی کە بزوتنەوەی خوێندکاری خۆ هەڵقوڵاوی زانست جێگەیەکی علمی و زانستیە دەتوانێت بە شێوەیەکی ڕەخنەگرانە ئەو خەسارانەی کە حتا ئەحزابەکان ئەو مشکلانە کە ئەحزابەکان هەیەە ئەوانە بخاتە بەرچاو لێکۆڵینەوەی بێت پێشنیاری ببێت بەڵام بەداخۆ تایزە نەکراوە بازم دووبارە من دەڵێمەوە بەشێکی ژێگەڕێتەوە بۆ ئەو فەزا ئەمنیەتی و ئەو گوشارانەی کە کۆماری ئیسلامی کات و شاید فرێ لە خوێندکارەکان خۆ نەتوانن بە سوورەتی مستەقیم لەسەر ئەحزاب کوردی یا لایەنە کوردیەکان قسە بکەن بەڵام بەڕای من جێگەی کارکردنی هەیە یەکێک لە شتەکان بە نەزەر من کە بەڕای من شتێکە کە دەبێت زودنەوەی خوێندکاری کوردی زۆر بەجی ئاوڕێ لێبداتەوە قەزیەی شناسی کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە گەورەترین کێشەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانە قەزی شناسی کوردیە بۆ نمونە 35 ساڵ لە شەڕژی گەلان ئێران دەگوزارێت بەڵام هێشتا کرماشان وەکو گەورەترین شاری کوردستان هێشتا ماوەتەوە کە ئایا کوردە یا ئێرانیە ئایا ئێمە قەیرانی شناسمان هەیە لە باشووری ڕۆژهەڵاتە وەکو پارێزگای کرماشان و پارێزگای لەمە بە بڕوای منەمە تەنیا لە خوێندکارەکان و ڕۆژشمیرەکان دەتوانین ئەم قەیرانە چارەسەر بکەن. بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی گزینگ. ئێوە ئەتوانن بە فەیسبوک بەرنامەی گزینگ ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەوڵەمەندکردن ئەم بەرنامە بۆ ئێمە بنێرن تا بەرنامەیەکی تر و گزینگێکی تر کات و ساتێکی خۆ.